خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین چیرۆکە تراژیدیەکە زۆری خایات بەڵام هەوڵەکانیش بەردەوام ئێمە وەک دەستگای میدیایی کورسات هەوڵەدەین زۆرترین زانیاری زۆرترین شرۆڤەی ڕاست و دروست ئەوەی لە سەرچاوە زانیاریەکانە دەستمانەکەوێ لە ڕێگەی گەشتەکانی هەواڵ بێت لە ڕێگەی بەرنامە جۆرەکان بێ بەڵکو بتوانین ببینە عاملی خێریان لانی کەم هەواڵێکی خۆش لە ڕێگەی میوانە ئازیزەکانمان بۆ ئێوە بگوازین شیرۆکەکە تا ئەمڕۆ ئەم ئێوارەیە بەم شێوەیە زۆر چوارشەمە و پێنجشەمە و سێشەمە و 48 کاتژمێری کرد بەڵام ئەوەی ئێستا هەیە لە نیو کاتژمێر زیاترە وەزیرە کوردەکان لەگەڵ چوار سەرۆک فراکسیۆنی کورد لە بەغدا لە یەکێک لە ماڵی بەرپرسە باڵاکان لە کۆبوونەوەدا دوا ئامادەکاری خۆیانەکەن بابەتەکە وەکو ئەوەی کە وەزیری نەوتی عراقی ژووتێتی لێک نزیک بوونەوەیەک هەیە بەڵام تۆزێک ئالۆزی هێشتا تێدا ماوە ئەمە جگەلەوەی کە سبەینێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا کۆ دەبنەوە بە بەشداری هەرێک لە بەڕێزان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی و بەڕێز مەسعود بەرزانی کە لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی بۆی تەکبیرێک لەو حاڵە بکەن ئەمەش دیوێکی سیاسی دیوێکی گرنگی یاساییە کە دادگای فیدراالیە کە لە ماوەی ڕابردوشدا زۆر چاوەڕوانی ئەوە ئەکرا کە دادگای فیدراالی فەرمانسالاریەک دەرکات جەختکردنەوەیەک بێ بۆ ئەوەی کە موچە بنێڕێ وا پێدەچێ هەموو ئەوانە وەکو یاریەک پەیوەندیان بەیەکەوە هەبێ بەڵام هەواڵەکانیش ناخۆش نین هەرچەندە زۆر دەستی بە موچەخۆر کراوە و موچەخۆر زۆر ماندوو بەرنامەکە ئێمە دوو بەشە بەشی یەکەم لەگەڵ زۆر بەڕێز بەکر حەمەستیق پارێزەری ڕاوێژکار ئەو بەڕێزەی کە لە ماوەی ڕابردوودا لە دادگای فیدراالی لەگەڵ هاوڕێکانیە داوای تۆمار کرد و بووە هۆی عاملی خێر یان هۆکاری خێر بۆ ئەوەی کە بڕیارێکی باشی دادگای فیدراالی دەرچێ لەگەڵ بەڕێزیان باسی بڕیارەکەی یان کۆبنەوەکەی دادگای فیدراالی چاوەڕوانی چی لێ ئەکرێ ئەتوانێت چی بکرێت لە چوارچێوە یاساییەکەی دواتریش لەگەڵ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق گفتوگۆکەین کاک بەکر زۆر بەخێر سپاسی لوتفی جەنابتەکەین مەمنونین کاک بەکر جەنابەت من جارێکی تریش لەگەڵ جەنابتە بە خزمەتت گەیشتم و دەستخۆشیت لێ یەکەم هەر شتێک بۆ خەڵکی کوردستان بۆ موچەخۆران بکرێت لە هەر لایەکەوە بێ هەم لای خوای گەورەم لای خەڵکی ژون نابێ ئێمەش ئەرکمانە دەستخۆشی بکەین هەر ئەوەندا لە بری خەڵک بڕیارە دادگای فیدراالی کۆب بێتەوە بڕیارەکەی دادگای فیدراالی زۆر ڕوونە ئاڵۆزیتیانە وایە دادگای فیدراالی ئەتوانێت چیتر بکات کە لە بەرژەوەندی خەڵک بێ پێشێکی بەناوی خۆی گەورە وێرەبان سوپاسی بەرەستانەکەم هەموو کەناڵی کورسات بەڕاستی لەم مەسائلانەیە ملتەزیم بووە هەم لە ڕووی لە ڕوو ئەخلاقیەکە و ملتەزیمە لە ڕوو کۆمەڵایەتیەکە و ملتەزیمە لە ڕووی سیاسیەکەش و هەر جێگەی تەقدیر و هەر ئیلتیزامی خۆی هەیە و ئێمەش بەڕاستی سوپاس و تەقدیری زۆرەوە کە فەرمووت تەشوێنتر لەخسبەتان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە دادگای فیدراالی سبێنە چی پێ دەکرێت من طبعا بێت شۆ قسەمان کرد یعنی سبێنە چواری تەمووز و بێعتیبار یعنی ئەوە جەژنێکی بڵین ئەوەیە سیاسی ئەوانە بڵێ ئەو کاتش کە ئێمە لە پەرلەمان بووین ئەم جژنە سیاسیان هین کرد یعنی بڵین تەسبیت کرد و کردیان بە ڕۆژێکی عوتڵە لە ڕۆژانی عوتڵی عادەتی محاکم دانانیشە بەڵام کە جەنابەت فەرمووت خەبەری یەقین هەیە لێوە زۆرم پێ خۆشەکە دابژێت تەکید کردەوە ئەو بەفعلی وایە مەسەلەن پێم خۆشە من بەڵام بە خەلق و سێرەکەم بەڵام پێم خۆشە کەشتەکە بێ بەتایبەتی کە پەیوەندی بە مەسەلەی هەڵۆشانی ئەو بڕیاری وەزیری مالی عێراقەوە هەیە کە ئەو مۆزوعەکە یعنی قوتی و خەڵکی بەتەواتی شەکەت کردووە ژیانی خەڵکی شەکەت کردووە یعنی ئەم تەسەووری کە هەیە بڵین ئەمە تەنها مۆزەف زەرەکە لە مۆزات تەسەووریی هەڵێ لە ڕاستی هەمووی زەرەکات مۆزەف لە هەم ماڵەکانی هەمومانە هەیە ئەمە یەک دوو کە مۆزەف معاش وەرناگرێت بازار لە جموزۆڵەکەوێ هەموو کردنی فرۆشتنێکی ئیتر هەمووی ئاسنگی تێگەێت جگەل لەوەی کە تۆ جیرفانی ئەو خەڵکە فەقیر و هەژارێکی احتیمالی تەنها لەسەر ئەو مۆزوعەیە پەنجێکەوێت و لێرەیە من ئەمە جارێکی دەستخۆشی لە بەڕێستان بکەم کە خەڵخۆریتان هەبووە لە مۆزوعەکە و جگەی تەقدیرە سبەینێ محکەمەی ئیتیحادی تەمام مرافعات ناکات لە مۆزوعەکەیە هەندێک فەرمانی ویلایی لە ڕووی یاساییەوە بەپێی قانونی مرافعات فەرمانی ویلایی بۆ وەستاندن یا بۆ ڕێگرتن لە ئیشێکی خێرایە یعنی ناچێتە ناو ئەسڵی مۆزوعەکەەوە بڕیارێک هەیە لەسەر پەیوەندی بە مەسی حەقێکەوە هەیە لەوانەیە ئەو حەقا کێشەی بۆ دروست کات ئاستەنگی بۆ دروست کات جا فەرمانەوەرایەکە دەرەچێت بۆی ئەو حەقەکە و خۆی بمێنێتەوە هەتاوکو محکەمە لە محکەمەی مۆزوع کە هەڵ ئەسێ بە دیراسەکردنی ئەو مۆزوع و بڕێدان لەسەر ئەو مۆزوعە ئەمە دەمێنێتەوە بۆیە ئیجراعاتکردن لە فەرمانی ویلایە ئیجراعاتێکی خێرایە
وهو لابد شتێکی خێرایە لە ڕاستیە و ئەم بەش مۆزوعێکی خێرای کاتۆ بەردەمی وە سەلاحەتی محکەمەی اتحادیەکە ئەو تاعنە وەربگرێ هو وەریشی گرتووە تاعنەکە بەڵام ماوەتە سەرەوەی کە بڕیار بات خۆشتە نزانین کە ئەو کێشەیە دروست بوو لە مۆزوعی محکەمەی اتحادیە بۆ ئەوەی کە محکەمەکە پەچی بکەوێ ینی و ئەو وەسائل زۆرە بۆ پەخستنی محکەمە من شتێکی زۆر سادە و ئەنتیکە بۆ بەڕێزە باسکەم ئێستا ئەم مانگەی کە ئێمە تێدا مانگی حەوت مانگی حەوت لەناو عورفی محاکمە پێوتر عوتڵی محاکم لە هەندێک لە وڵاتە دراوسەکانی ئێمەیە بۆ نمونە وڵاتێکی ئوردون محکەمە داخرێ لە مانگی حەوتە با داخرێ بێت لە هەندی حاڵەتی زۆر مستعجل و خێرا نەبێ داخرێ سابقەی ئەوەی کە عوتڵی محاکمە بڕیارێک عوتڵی محاکمە قانونەکە لەو فترەیە محکەمەش بۆ هەیە ئیسلاحات کە لە مانگێک لە ساڵەکە بۆ ئیسلاحات کە لە هەرێمی کوردستان محکەمە و تۆزە ئیسلاحاتیشی نییە بەڵام دەرفەتێک ئەرەخسێ بۆ یەکێک لە لایەنەکان کە بێ مواتەڵە بکە بيو دعوة حسب نبي بيو دعوة تأكيد برين تأخيري كاو برين بشتي بشجوي بخا بيخات الزمانك وكتير ترافقي برامبر مانوكا أشي حاضر نبي برقرار يعطي محاكمة كذا المحكمة اتحاديش بهمان شوية راس عطي محاكمينية بلام بسيطين أستنك بو محكمة اتحادية شو بو محكمة اتحادية محكمة زور شنو جورة وانا ناسكا وانا حساسة يعني شوارع عزول لما محكمة كاي بين درو أو رجع إجازة ورجرن أو رجع محكمة تشكيل نابي يعني لا محكمة متخوران كاتي خوي سيويكي دوانزي 2023 مثلا لقزيكا أبوين شو ما كسب ببنينا اتصال شو محكمة كوكوتي محكمة تشكيلية باعتيادية نعوط لو نهيج وتي والله سي حاكم يا شوار حاكم روشنو توب وشاري خوان مولت إجازي سري صالي دانش شهر واحد أو جلسة من نكت بويا أصلاً كان زور إنه بأساني تواني ريب قري لدانشتي محكمة بعيد شيء لمشتانة بتأبديش إستا موضوع كربط بوا باتفاقات سياسية اتفاقات سياسية العلاقة براسي اتفاقي شيء لمابية ولا سر بيجي شيء بتو قايم لوسطه لبرو هاد لحظة اتفاقي سياسي ذكرتي شيء بقى وكتير شيء اللي بيشتر وده شكله اتفاق سياسي كجناب سبع ست كده ومجدي خوش إن شاء الله هم كنت لكردستان كان يجي لقال هذا السياسي كان عراق وبنو بريال سر وين شو كأوا تأثير بريال كده عند كعبه كسر بمن بلا مثلا محكمة هي ربطي بسياسات ونيا لراسية ودقيق نيوقسية ربطي بسياسته وهي ربط بسياسة كان وهي اصلا مرشحين يناو محكمه كان مرشحين سياسيين دروس قاضي يعني مرشحين سياسيين اوان وكو شلون بلي حزب بورا باسي خوشه كانوا لسلو اساسا لسلو بنسينيا برياري كذا ببراي من دورنين ليك وتصور كم كهيز سياسي كان عراقي هستان كبرك ازمه زور جوربوا يتل كوتون دبر برسيالتي هم اخلاقي وهم قانوني وهم كمراديش بتايبتيش ك برياري محكمه برياري شي زورنا يعني استكا كزانا ربط كردني موضوعي متخوراني هريمي كردستان بمسألة دهاتي نوتي ونانوتيو للراسية هليش جورية وهندك مرشح انتخابي كبداخل وزور بداخل لما رئيس بويان هيك شلون دعاية انتخابية كان بابي كان بالله مهندك كان بو ترشيحات انتخابية خوان بس كب الشوازك وإن كان لأصلي موضوع كابو الشوازن يعني أصلي موضوع كابو الشوازك لقانوني بوجي 2023 كأوسع صار بيكو دان راو موضوعي رادس كردني بارە بۆ هەرێمی کوردستان ڕبط کراوە بە داهاتی نەوتی نانەوتیەوە ئەمە یعنی انتهى هەموو شتێک کۆتایی پیاد باشە رفعت الأقلام ودفت الصحف بەڵام ئێستا قرارەکەی محکمەی اتحادی ئەسڵەن حکمەتەکەی لەوایە کە ئەمەی جا کردوتەوە لە یەکتری زۆر ڕوونە بەڕوونی ئەمەی جا کردوتەوە لە یەکتری دەڵێ دروستە کە مەفروضە حکوومەتی عراقی فیداڵ و حکوومەتی هەرێمی کوردستان ملتەزیمن بە جێبەجێکردنی ئەم بڕیارە یەک بڕیارێکی دیکان پێویستە هەرێمی کوردستان چی ڕادستکە ئەمانە ئەم خاڵانە یەک تەواوکردنی یەکترینی نەخر خاڵی جیان لە یەکتری پێویستە هەر کە بە ئیلتیزاماتی خۆی هەستێ ینی دادگای فدرالی لە ڕووی یاسا مەسەل ئەتوانێت جەخت لەو بڕیاری خۆی بکاتەوە چۆنە فەرمان نەخۆی بڕیارەکە ڕوونە بە ڕای من محکەمە هیچ محکەمەیەک لە دنیا جەخت لەسەر بڕیاری خۆی ناکاتەوە لەوانەیە عودول کا لەسەر بڕگەیەک بەڵام جەخت ناکات چۆ بڕیارێکی ڕوونەوە خۆی تەفسیری خۆی کردو ئەگەر سەیری قەرارەکە بکەین شتێک هەیە پێ مقدمەی قەرارەکە پێڵەن حیثیەتی قەرارەکە حیثیەتی قەرارەکە باز لەوە کات کە ئێمە چیمان و ئەوان چیان و ومحکمە خۆی لە وجهەنەزەری چۆن لەسەر مەوزوعەکە لە وجهەنەزەری محکمەتیەتی ئەڵێ پێویستە و داواکاری ئێمەشەوە پێویستە داخوازی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو داخوازی هەر موچەخۆرێکی تری ئاسی عراق سەیری بکرێت نابێت لەو جیا بکرێتەوە و ناژبێت تێکەڵ بە مەسائیلی سەراحەتی سیاسی بکرێت يعني بنرتي دەرچوونی بڕیارەکە پەیوەندی بەوە هەیە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەوە دەربهێنرێن پاشان بڕگەیەکی تری تیا هەر زۆر گرنگ و ڕوونە کە دەڵێ ئەم پارەی دەدرێت پاشان لە بودجەی ئەو بودجەی ئەو 3 ساڵ هەرێمی کوردستان و ئەوانەی والسنوات التي تليها لو درك يعني شي كدرك يعني معناه تو بوچەکە ئەنێری دوایی کە موچەکە ئەنێری دوایی کە بودجەت نارد ئەو حسابی کە دەرت کردو نردو بە موچەخۆران ئەوەی لێ دەرەکەیت مەقاسەیەکی لە مەوزوعەکەیە ئەم وێنەیە وێنەی شڕوونە
ئەوانەی کە لە حکوومەتی عراقی فیدراڵ قسەیان کرد قسەکە زۆر تەناقوزی تایە لە ڕۆژی وەفدی یەکگرتووی ئیسلامی کە ڕۆژن بەلای ئەو پیاوە قسەیەکی کردووە قسەکە ئەڵێ ئێمە ناتوانین تەوتین بکەین تەوتین جێبەجێ بکەین چونکە ئەگەر تەوتین جێبەجێ بکەین یعنی حکوومەتی هەرێمی یعنی هەرێمی کوردستان ئینتیهای پێ کۆتایی پێت باشە دوایی وەفدێکی کە ڕۆشتوون بۆیان کە قسەیان لەگەڵا کردو خۆیان تەسریحیان ناولاندوشن ئەڵێ ئێمە بودجە بۆیە نانێنین لەبەر هەرێمی کوردستان تەوتین نەکردووە و داهاتە ناوتوینە ناوتویەکان ڕادەست ناکە بەم دوو متەناقزن لە یەکتر دوو قسە دوو قسەی جیاوازن و لە یەک مەزدەڕەوە دەرچن معنای وایە ئەساساً بەڵام مەسا ببرە کاک بەکرد ینی ئێمە ینی موچەخۆریشمان زۆرمان دوو کرد بە لێ دوانیشەوە ینی ئەوەی جەناب دێڵێ ئێستا وێنەیەک دروست بووە ئەگەر ئێمە بێت و هەر نەوتەکە ڕادستی بەغدا بکەین تەوتینیش بکەین بەغدا دنیا کاتە شامی شەریف ینی وتە بەڕێز باسی دوو نخينا بغداد لە مانگێک هەر مای نەخیان قوربان تقریبا لە ماوەی یەک هەفتەیە ئەو دوو تەسریحیان یا هەردوو تەسریحەکە توش بە یەکترین یەکتری تاو ناکەن ئەساساً دوشتی جیاوازن لە یەکتری جگە لەوەی کە تەیب سامی کۆمەڵە قسەی خۆی کردو شتی کۆمەڵشتی خۆی وتووە تەیب سامی بەدەمی خۆی ئەڵێ من پارە نایە ئیتر خوبەهان هێنانەوە چی یعنی پارە نایە من نایێرم کە ئەویش من پارە نایم یعنی ئەنجومەنی وەزیران پارە نایە ئەنجومەنی وەزیران تۆ کوردی تایە خۆ خەڵکی تری تایەوە پاشانیش حکوومەتی عراقی فیدراڵ پێشتر کە بودجەی ناردووە خۆ مۆزۆی تەوتینیش ئاران نەبووە کاکەزانە جان ئەی خەڵکی معاشی هەرێمی کوردستان چۆن معاشی وەرگرتووە حتمما لە ڕێی ئالی تەبیعی خۆیەوە لیستەکە لای بەغدا هەیە کاکی خۆم ئەگەر تۆ تێ مشکلەکە حەل بێت ئەم وچەیە لە کاتی خۆی لە تەوقیتی خۆیان بنێرات چ زیاد و کەمێکی هەبوو دوای تەسبیح حسابا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکە لە بەدەستایە چۆ بوجەکەی لە بەدەستایە بەڵێ کاکە ئەوەندە قەرزاری ئەوەندە لێ دەرەکە پێشە نییە بەس تۆ نابێ ئەم مەوزوع بقەیتە ناو ساعاتی سیاسی بۆیە ئێستا هەرێمی کوردستانیش تەسلیم بە ئەو تەفسیرە بووە کە دەڵێ پێویستە مەوزوعی داهاتی نەوتوی نانەوتی تەسلیم بە هەرێمی کوردستان بۆیە مەسئولەکانی هەرێمی کوردستانیش بە هەمان ئاراستە قسەکەن ئەتۆڕم بڵێم ئێمە کراوێن ناوەتە سەرمان لەم مۆزوع هەندێک بەرپرسانی ئێمە کەم قسانە کە کراومان راوەتە سەر لەلایەن بەرپرسەکانی بەغداوە کە بە فعلی سەبەبی ئەوەی کە حکوومەتی عراقی فیدراڵ پارەکە نانێرێ مەوزوعی ڕادستکردنی داهاتی نەوتوی نانەوتی قسەی ڕاست نییە ئەمە مۆزوعی سیاسیە و لەوانەیە هێزیی هەرێمی بەشداری هەبێت لە مۆزوعەیە بەڵام قشتێک هەیە بۆ بەرسی باسکەم ئەمە بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێگوناه ناکە لە مۆزوعەکە بێگوناه نییە گوناهی خۆی هەیە ئەویش گوناهەکانیش ئەوە یەکەم گوناهی ئەوەیە کە لە مۆزوعی تەوتینە زۆر ڕۆڵی زۆر سروی خراپ یعنی هیچ هاوکار نەبوو لە کاتێکە کە بڕگەیەکی سەرەکی بڕیارەکەی محکەمە ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستانەکە کە تەوتین بکە مامۆستا لە باشترین حاڵەتە دادگای فیدراڵ ئەتوانێت چی بکات ئەو دەرگای فیدراڵی سەوری لە مۆزوعات توانێت بڕیار بات بە وەستاندن یا ئیلغاکردنەوەی ئەو بڕیارەی کە وەزیری دارایی دەریکردو بەم بجرد بڵێ وەستاندم یا بڵێ هیچ مەفعولیشی نییە کاریگەری نییە تا ئەو تانەیە قبولکاتانەکەش بڕێمە نە بە هەڵوەشانەی بڕیارە یا وەستاندنی ئێتر بڕیارەکە جێبەجێکرد و مەفروضە حکوومەتی عراقی فیدراڵ ملتەزیمە ڕاستەوخۆ ئەو دەرسعات ئەو موچەیە بنێرە و مەفروضیشە بینێرێ لە ڕۆ قانونەکەی باسیەکەم بوو جەنابەت چۆ بڕیارەکەی محکەمەی اتحادی ئیتر زەمەنی ناوێ لە ڕۆژی جێبەجێکرد لە ڕۆژی دەرچوونیەوە قەرارەکەی محکەمەی اتحادی پێویستە تەنفیز بکرێت باش وەکو من زۆر جەنابمان دوو ناکەم وەکو دو پرسیارێک پەیامت بۆ لایەنە سیاسەکان بۆ ئەوانەی کە لە مێدیا قساکردنان بۆ خەڵکی کوردستانی سێ لەو بارەوە کە ئینشاڵڵا بەرەو نەتیجەیەکە ڕۆن ئەنجامێک ڕۆن کە چارەسەر بێ بەڵام بۆ ئیلانی کەم دەرونی خەڵکمان دوو نەبێ یعنی بە تەفسیراتی جۆرا جۆر وڵی کاکەزانە من لە شتێک زۆر نیگەرانە بە تایبەتی ئیسە من خۆم حساب لەوە کە پیاوی پارێزانم ڕاستە من معاشم نییە بەڵام معاشخۆر بە دەورمایە 4 دۆلار معاشخۆرە برامان کەسمان هەموو بە هەمان شێوە ینی هەزاری خەڵک تەسریح ئێستا وەکو مەرحلەی انتخابی مەرحلەی پێش انتخابی هەندێک کەس کە مڕەشەح انتخابیە هەندێک خبر بڵاوکەتەوە وانە يعني ئەڵێ لە دانیشتەکەم ڕۆباسی ئەو مۆزوع کراوێت تو یەکەم پایام نێرنی دووەم تۆ لەوێ نەبووی سێهم ئەمە مجرد لەوانە تحلیلێکی جەناب بدوین خۆمە خەبەر نییە بەڵام کە خەبەریشە تۆ دڵی مۆزەفین بۆچی تەنگەکەی بۆچی بێتاقەتیەکەی ئەم تەسریحات دەستژبەیەکانە خراپن پێویستە ئێمە هین نەکەین ینی بەڕاستی ئەو کاران نەکەین و بەرپرسیانە مامە لەگەڵ ئەما بکەین دووهەمیشان دەنگی کورد لە بەغدا پێویستە دەنگێکی موحەد بێ ئێستا زۆر دەنگێکی باشکە ئێستا شکارێکی باشە کە ئێستا بەیەکەوە دانیشتوون و بڕیارێکی موحەدەن و ئینشەڵڵا بەرەنجامی شێبێت دائیماً و بڕیارە موحەدانە بەرەنجامی باشی هەبووە و ئێمە لە بەغدا ئەزمونمان هەیە لەگەڵەوە کە کاتە بەیەکەوە بووین و بڕیارێکمان ناوە بە یەکتری پرسڕام بە یەکتری کردو بڕیارەکە من هینی هەبوو بەرهەمی باشی هەبووە وێدەوارم کە ئینشەڵڵا ئەمەش بەرهەمێکی باشی هەبێ و لە خدای گەورە لە زاری تۆ بیبیسە ئینشاءالله و لە زاری خەڵکە مزلومەوە بیبیسە ئینشاءالله ئەو بڕیار دەرچێ و خەڵکی ئەو ئاسۆی لە بەردەما بکرێتەوە زۆر سوپاس بۆ بەڕێز بەکر حەمەستێک پارێزەری ڕاوێژکار سوپاس لطفنوان گەورەی بەرنامەکەمان بووی مامۆستا زۆر سوپاس خوا گەورە تەمەنە درێژکە
لە بەشی دومی بەرنامەکە لەگەڵ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق گفتوگۆ ئەکەین هەم ئەو جۆرێک وێنەیەک دروست بۆ کە کورد بە تایبەتی لەوەی کە لە ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان هەیە و هەستەکرێت کە بچووک بوونەوەیەک یان ینی فشارێکی زۆر لەسەر کورد هەیە ئەمانە هۆکاران پەیوەندی بە چیەوە هەیە و هۆکارەکان چین و بتوانین وێنەیەکی ڕوون بە ئێوەی بینەر ببەخشین. بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستام کاتت باش ببوورە وەستاندمانی بەڵام لێرە لەگەڵ زۆر بەڕێز کاک بەکێر باسی بڕیارەکانی دادگای فیدراڵیمانە کرد و بزانین چی ئەکرێت چی ناکرێت. با ئەو پرسیارە لە جەنابەت بکەم وێنەی کورد لە باشووری کوردستان و دواتریش بیبەستینەوە بە ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەک دڵتەنجیەک هەیە ئەمە لە چیەوە سەرچاوی گرتو بەڕێز مامۆستا؟ بەنای خوای گەورە و میهرەبان وەکو ڕوونا ئاشکرا دیارە 10 ساڵ تا 15 ساڵ دەبی هەر راپۆرتەی نێودەوڵەتی هەیە دێ زۆر بەخراپی لە سەهەرێمی کوردستاندا دیارە ئەو مستەوایە زیاتر گەشەی کردگەیشتە سەر هەڵوێستی وڵاتانی دەرەوە باشکرا هەست پێ دەکرێت زۆرەی وڵاتانی جیهان کە پێشووتر هاوسۆزێکی زۆر و پشتیوانیەکی زۆری کوردستانیان تا ڕادەی ئەوەی کە بودجیان لە بۆ تەرخان کرد تعاملی نەک سیاسی و ئینسانی و قانونی پێشە تعاملی عسکەری لەگە هەرێمی کوردستان بەڵام دیارە لە کوردستان ماندوو بوون ئەزمموی کوردستانی ناوەخۆ بەڕاستی هەمووانی ماندوو کرد بۆیە گەیشتە ئەو ڕادەی ینی وەکوێ بێمێت من لە بەشەکانی تری کوردستانیش واتە ئێمەی کوردی باشوور وامان لە جیهان کرد کە برین هیچ پارچەیەکی کوردستان بەکەرێک دەسەڵات نایە یعنی ڕەوشان بیرانی کورد حەقوە نییە وەچی پرسی ڕێفراندۆم وەچی پرسی ئابووری سربەخۆ وەکو پرسەکانی تر کە بەغەڵەتی تەئیدی دەسەڵاتتان کرد دەشتان زانی هەڵەی گەورەیە و ئەو ڕۆشن بیرانی کە درێن ئێمە بێلایەنین هەردەم بێلایەنی لە بینی زاڵم و مەزلوم یعنی بەلایەنی بەلای زاڵمدا بێلایەنی دەنگ بکەن یعنی ئێستا باڵێن ئەو کێشە هەیە لە بینی ئێرە و بەغدا ئێمە هەموو کوردین هەموو حەز دەکەین کورد سەرکەوی دەزانین شۆڤینێت هەیە لە بەغدا بەڵام ئایا ئەو کێشەیە هەر لەگەر بەغدایە لە ساڵی 1991ەوە ئەدی گومرگەکان کا تەسلیمی حکوومەتی هەرێم کراوە کا ئێستاش لەگە ئێستاش پرسی نەوت پرسی گومرگەکان پرسی خاڵە سنوورەکان کا تەسلیمی حکوومەتی هەرێمی کراوە حکوومەتی هەرێم دەزانی خەڵک دەزانی کەسنا یعنی ڕاستەکەی برین ئەو پرسا بە هەموو کوردیش کۆبیتەوە هەموو فراکسیۆنەکان هەموو پارتی و یەکێتی سبەینە ڕێککەون هەر دۆڕاوە لەبەرچی لەبەرەوەی لەسەر باتڵە ڕاستی ئەوە ناکرێت و مانجێت 8 ملیاری بە هەموو کوردستان بە نەوتی بە بنزینخانەکان بە خاڵە سنووریەکان بەو هەموو باج و خەراجە برێوەڵات تەنها 8 ملیارە یعنی هەم کەس زانی ئەوە ساختەیە دزینە دەوڵەتەکانی جیهان هەمووی دەزانن دەوڵەتەکانی ئیقلیمی دەزانن خەڵکی کوردستانیش هەموو ئەوەی دەزانی و عێراقیش ئەوەی دەزانی ڕەنگە هەتا ئێستا ئەمریکا نازی کوردی هەڵگرتبی ئەوەی قبول کردبی مخالەفات پێشێلکاری مەسەن ئێستا خەڵکەکی زۆر لە زیندانیە زیندانی سیاسی هەیە ڕۆژنامە نووس لە زیندانیە ئەها خەڵکێک لەسەر تاپڕێک حکم درایە تاپڕێک بەڵام دەبینی شەڕە تەقە و شەڕە دۆشکە و شەڕە ئارپێچی لە تەنیشت هەولێرێ دەکرێت کەسیش ناگیرێ یعنی هەموو دنیا دەزانی بەڕاستی حکومەتی هەرێم دەسەڵاتی هەرێم دەسەڵاتێکی ئەوەی لە شەریعەت پێی دەگوترێ بە پێی قانونی جاهیلی ئیش دەکە حەق وایە هەموو پێکەوە دەنگ هەر ببڕێن سەرکردایەتی کورد ڕاگرێن دووەچی ڕیفراندۆمەکەی لێنێ دیسان ئەو شێوەی ئێستا دەسەڵاتی کوردی پەیڕەوی دەکا هەڵدێرە و تووشی هەڵدێریش بووینە نەرێن ئێوە وەڵڵاهی ڕەشبینن ئەدی ئەمە ڕەشبین بووین کە 150 خاچی کوردستان ڕۆی ئێستاوا بچووک بووە ئێستا ئەمریکا بە ڕەسمی لێدواندا کە فیدرالی عێراق و فیدرالی سووریا گونجاو نییە یعنی بە معنایە بەمانایەوەی ئەمە نمونەی خراپمان تەقدیم کرد و ئاگاتان لێبی دەوڵەتانی دەوروبەرمان چەند ساڵە بودجە سەرفەکان ئیشێکی زۆر دەکەن لە بۆ ئەوەی برێن ئەها کاکە ئەوە عێراق ئەو هەموو
حق و حقوق زۆرەیدا کوردستان ئەوجا سەرکردە کوردەکان هەمویان هەر ڕازی نەبوون لە عێراق هیچ شتێکی وا داوا لە ئێمە نەکەن بەڕاستی ئێمە لە قۆناغێکی زۆر سەخت داینە ڕاستیەکەی ئەو قۆناغا ئی ئەوەیە هەموو ڕەوشنبیران بەدەنگێکی دڵسۆزانە بەڕاستگۆیانە بێ ئەوەی مراعاتی ئەو لە ئەولایەن مراعاتی مەسلحەتەکی پیس و چەپەر بکەن بەدەنگێکی ڕاستە و خۆ بە سەرکردایەتی کوردن برێن ستۆپ کاکە و هانابی دیسان ئەوەندەی مایە ئەوەندەی لە دەستمەدا مامۆستا ئەو بابەتانە بۆ عێراق مەسەلەن ڕاستە لە ڕووی نێودەوڵەتیەوەی جەنابەت باست کرد بەڵام بۆ بەغدا بۆ عێراق مەسەلەن کاریگەری هەیە یان قسەیەکی دیکە هەیە ڕاستە وەسەلەن وا باسەکرێن یۆ قسەی من نییە چکم لێرە ناتوانم ڕێی بدەم باسەکرێت کە گەندەڵی هەیە ئەوانە بەڵام دەکرێت هەوەی عێراق یان بەغدا داوای کرد هەموو شتێکیان ڕادەست بکرێت ینی ئەمەش بچووکردنەوەی کورد نیە جارێکی وێ ڕاوەکە موچەخۆر و بەهۆی نەدانی موچەوە زۆر زۆر ماندوو کراوە بزین چۆنا خۆی لە ئەوەلیڕە ئێمە ئەگە لە بیرتان بی ١٧٠مان لە بۆ دەهات نەمشکیلەک هەبوو نە هیچ شتێک هەبوو ١٧٠کە هەر تەنها ئەوە نەبوو یعنی موچەی موچەخۆران پارەی پرۆژەش داهات ئێمە هەمومان ئاگادار بین کوردستان ئەگە بێ ئەو بەناو نەفت و بەناو ئابووری سربەخۆیە ماروێران کەرەی سەرکردایەتی کورد نەبووایە هەتا ئێستا و ١٧٠ کە دەهات کوردستان دەبووە زێر و زیو لە هەموو دنیا ئاگاتان لێبی ئێمە زۆر کەوتینە خۆشیێکی زۆر ینی بەڕاستی سەرکردایەتی کورد کوفری بە نیعمەت کرد ڕێک یعنی هەر لە خۆڕ زەر بەچی لێت دوایی ئابووری سربەخۆی و نەفتەکەی فاشیل بوو دۆڕاندی لە محکمەی پاریس نەک لە محکمەی پاریس کام محکمە هەیە لە دنیاە لەسا لەگە هەرێمی کوردستان کرابی و نەدۆڕانبی ئەوە لە فەرمو لەگەر نفتی ئەوەی ئینێرجی لەسەر غازەکەی هەموو ساری ملیارێک 2 میلیارد دەدۆڕێ یعنی هەموو پرسەکان وایە ئیشی کورد زۆر ناڕێکە لە ڕاستیدا ئەوە ئەو ئیشانە ئەو هەڵسو کەوتانەی دەسەڵاتی کوردیان برێن ئەو دەرگا گەورانی کە خوای گەورە لەسەر کوردی کردەوە بەڕاستی دەسەڵاتی کوردی سەرکردایەتی کورد بەهۆی ینی لێکدانەوەیکی غڕات خوێندنەوەیکی چەوت لە بۆ ئەحداسەکان جاروەیە لە بۆ مەسلحەتێکی زۆر تەسک ئەو مەسلحەتە گەورەی میلەتیان لە دەستدا ئەو ١٧ ڕۆی دوای فاشیل بوو دوای کەوتە ژێر قەرز یعنی ئەمە قسەکت پێ بێم ئەمن زۆر زۆر مەمنونی محکمەی پاریسین کە نەوتی کوردستانی ڕاگرت دەناتە ئێستا ئەگە بڕۆیش تا بواە لە 28 میلیارد قەرزاری دەبووە 40 میلیارد قەرزار یعنی هەموو ڕۆژێ نەوتڕۆی و قەرزیشمان لەسەر دەبوو کاتە زۆر باش بوو ئیشەکی دەبابی محکمەی کوردستانی خۆمان ئەوەی ڕابگرتا بواە ئەوە ئێستا کە ڕاوەستایە ئەتوو بە خۆت مەجبوری عێراق بووە ئێدا ئەو جارە سەفحەتی ڕاستەقینەی لەگە بکەوە ئەو داهاتەی کوردستان کە بە خۆت ئیتیفاق لەگەر کردیا یان ئەوەی قەراری محکمەی ئیتحادیە جێبەجێ بکە خۆت و جێبەجێ بکەی قازانج دەکەی ئەتوو هەموو داهاتی کوردستان لەگەن نەفتەکەی تەسلیمکەی ناکە 500 میلیارد ئێت و تریلیۆنێکی لەوێ وەرەگری لە بۆ موچە بەڵێ مامۆستا مەسعود ئەوە مامۆستا مەسعود ینی بەڕاستی ئەگەر بۆی باڵانسێک دروستکەین ینی لە نێوان ئەوەی کە هەرێمی کوردستان بە هەندێک لە دەسەڵاتەکانی وە هەندێک لە بۆن و بەرامە و تامی فیدراڵی بمێنێتەوە و بشتوانرێت ئیتیفاقی ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا بکە بۆی خەڵک بەو شێوەیە برسی نەبێ و کە حکوومەت یارێم خۆی ناتوانێت موچە بدا ڕێگە ڕاستەکە کامەیە نەک مەسەلەن وەکوترێ هەموو شتێک ڕادستی بەغدا بکرێ ڕێگە ڕاستەکە لای جەنابەت هەم لە ڕووی نیشتیمانی و دەتەوەیەوە و هەم لە ڕووی بژێوی دەستور و یاسایی و بژێوی خەڵکیشەوە دەزانین چۆنە عێراق لەو ئەوەی نییە لەو پێگەی نییە عێراقێکی ناڕێک و پێچی عێراقێکی وەکوبرین تەبا لە ناوەخۆ ناتوانانی هەموو شتێک داوا لە هەرێمی کورد بە هیچ نەوە داوا بکە ڕاستیایی ئەنی بە هیچ جۆرێک ئێوە بیرلەوەی مەکەنەوە عێراق بتانی دەست لە بۆ هەرێمی کوردستان ببە بە هیچ جۆرێک ناتوانانی حتا ئەگەر ئەو دەساڵاتەش ناتوانانی مقاومە بکە کورد ئەهلی مقاومەیە ئەهلی ڕاپەڕینە ئەمە زۆر باوەڕم بە بەرگری دەسەڵاتی کوردی نییە بەڵام باوەڕم بە کورد هەیە کە لە تاریخدا هەر بەرگری کردیەوە لە ئێستا ئەمە دیتمان چەند جار کە هەڕەشە دەکەیت سە کوردستان هێزی حیزبی هەردووی ڕاستی ڕادەکا و دەڕوا و خەڵکی بەچی دێلی ئەوە لەبەر هەندێ بە هیچ جۆرێک دەسەڵاتی بەغدا ناتوانین بەڵام ڕێی ڕاستی ئەو پرسیارەی گرنگە تەمەشای وەزعی دووەلی بکەن تەمەشای راپۆرتەکانی نێو دەوڵەتی بکەن تەمەشای
ئامۆژگاریەکانی بلاسخارد بکەن ئەدی نەیگۆ هەرێمی کوردستان وای لێ دەکە ئیستا وای لێ هات ینی متحیدەوە پێ دەرێ هەرێمی کوردستان بەو شێوازەی بڕوە وای لێدێ کە بچووک دەبتەوە و کۆتایی پێدێ لەسەر دەستی سەرکردایەتی خۆی راپۆرتەکان وازح دیارە کەواتە خۆمانین ینی هەرچی هەیە بکەین ڕێی ڕاست ئەوەیە ڕێی ڕاست ئەوەیە کە ئەم نوونەکرد لە بۆ باز دەکەم ئەگەر بتانی جێ لێ ڕاگری ئێستا سبەی چاردەی تەموزە چاردەی تەموزە حادیسەکمان هەیە لەو چاردەی تەموزە ڕێک ئەو وەڵامی ئەو پرسیارەی جەنابدا بەڕەحمەت بی مەلا مستەفا لە چاردەی تەموز کە لە دەستوری عێراق مادەی سێی دەستور دەرێ کورد و عەرەب شەریکە هەموو دەوڵەتانی دەوروبەر لەگە وڵاتانی عەربی ئەوەیان پێ ناخۆش بوو زۆر حەولیاندا کورد ئەوەی تێک بدا ڕەنگە کورد فەقیرە ئاگای لێ نەبی ئەمن هەندێک شت دەزانم دەست بووە دەستێک بوو وای کرد مەلا مستەفا لە بەغدایە خەبەری غەڵەتیاندایە هەندێک حیزبی عەربی بە غەڵەتی خەبەریاندایە دۆستەکانی مەلا مستەفا لە بەغدا دۆستی ناڕێک بوون فەقیرەی بەغدای بەجێهێژ ئەوان گوتیان عەبدولکەریم قاسم دەتکوژ دوایە دەی وای لێ هات مەلا مستەفای بەڕەحمەت بی لەگە حیزبی بەعس هاریکاریان کرد و عەبدولکەریم قاسمیان لێ خست لە درەنگەوە بەڕەحمەت بی مەلا مستەفا اعتراف دەکا لە وەسیقەی بەریتانی ئێستا لە کتێبی دکتۆر کەمال مەزهەریش بڵاوکرایەوە لە لای مەش ئەو وەسیقە هەیە دەرێ ئێمە زۆر ئەو قسە میهمە لە بۆ وەڵامی پرسیاری جەنابەت لە بۆ کورد و لە بۆ سەرکردایەتی ئێستا دەرێ ئێمە هەڵەیەکی زۆر گەورەمان کرد عەبدولکەریم قاسممان ماندوو کرد حیزبی بەعسیش ڕاوی کرد و ماڵی کورد وێران بوو بس سەبەت ئێستاش عینیشتە ئێستا ئەمە دەستوری عێراقی حقوقەکی یەکجار زۆری بە ئێمەدایە ڕئیس جەمهورمان هەیە کە گەورەترین دەستکەوتە با دەسەڵات هەیە دەسەڵاتی نییە ئەدای چۆنە مەکسەبەکی گەورێ دەوڵەتانی دەوروبەریمە زۆر پێیان خۆش نییە ئەو حکومە زۆرەی درایتە کورد حەول و تەقەلایەکی یەکجار زۆریان هەیە کە ئێمە لەگە عێراق تێک و پێک بچین هەتا برێن کاکە کەس داوای ئەوی لەمە مەکە ئەمن حەلی قەزەی کوردی خۆ دنیا ئەردۆغان ئاماژەی بۆیدا حەلی قەزەی کوردی وەکو عێراق بۆیە تورکیا بەڕەسمی دەرێ ئەوەی لە عێراق دووبارەوە قەت قبولم نییە وە قسە چی کرد گوتی ئەو حەلەی لە تورکیا هەیە باشترە لەوەی تەمەشاکە زۆر وازع سەرکردایەتی کوردم لەبەرچی بەڕاستی حەل ئەوەیە ئێمە لەگە عێراق ڕێکەوین چۆن ئیتفاق بەڕێز سەرۆک وەزیران چوویتە بەغدا ڕێککەوتنەچی کردیا داهاتی نەوتی تەسلیم کردیا و داهاتی نانەوتی تەسلیم کردیا لە مقابل موچە بەڕێی من ئەو ئیتفاقیە بەخۆشیان ناوی لە نای ئیتفاقیەکی چاکە با بەڕاستی جێبەجێ بکەن بەڕاستی بەکەلچی ئەوەی نایە ئێمە سەختە چایەتی بکەین و لە بنەوە دزی بکەین و لە بنەوە قاچاغی بکەین وڵی ئەوە ئەوشتانە عیبە ئەو ئیشە گەورەی کورد کە هەر ئێمە ئومێدی هەر چار پارچەی کوردستانین بەو ئیشە بچووکانە بیدۆڕین وەرە بۆ ئیشە گەورانە ئەوجە دوایە ئەتۆرە ئیش لەسەر مادەی 140 بکە لەسەر مەجلیسی ئیتیحادی بکە لەسەر پتەوی دەستور بکە لەسەر پێگەی ڕئیس جەمهور بکە ئەوانە باشترە لە قاچاغی نەفت و دزین و بڕک پارە پەیداکردن لە پەناو بەڕاستی ئەوە وەڵامی پرسیارەکەی جەنابتە وەڵا مامۆستا کەواتە ئێمە دەتوانین استفادە لەوە بکەین یعنی ئەو ئەگەر بۆ نمونە بیر لەوە بکەینەوە بایکۆتی بەغدا بکەین بایکۆتی عراق بکریان بیر لەوە بکرێتەوە ئەو بەغدایی ئێستا ئەو عراقی ئەو دەسەڵاتی ئێستا بە دوژمن بشوبهێنین بەڕاستی هیچمان دەست دەکەوێت دەتوانین وەکو کورد وەکو قەزیێنێتەوەیمان یان وەکو قەزیەی موچەش هیچ بچینە پێشەوە خۆی دزانی چۆنە ئاگادار بین مەسەن تورکیا تەمەشاکە سووریای ئێستا یعنی حتا جارجار ئێرانیش هەمووی پێیان خۆشە ئەوەی کە لە بۆ کورد بەدەست هاتێ لێرە بەڕاستی تێک بچی لەبەرچی لەبەرەوەی تو بەستم من بە خۆمان لە یەکێتی ئەوروپا گفتوگویەکمان هەوو بەڕاستی ئەو قسەیان بە گوتیان ئێوە لە دەرەوە ڕاوەرن ببینن ئێوە لە ناو لە شەرق الئەوسەط وەکو کورد دەستکەوتێکی زۆر گەورەتان لە عێراق پەیدا کردە تێکی نەدەن ئاگاتان لێبی خەڵکی دەوروبەرتان دەیانەوێت تێکی بدا ئێمە نابی ئەوەی تێک بدەین ڕاستیەکەی چکە ئەمە ڕئیس جەمهورمان هەیە ئێستا بڕێن بایکۆتی دەکەی کاکە دوسێ جار برادرانی پارتی ئەزمموی بایکۆتیان کردێت لە محکەمی ئیتیحادی لە شوێنی تر دوای گەڕاینەوە سونە بایکۆتی کرد زۆر بە خێرایی گەڕاوە تەیاری سەدری بایکۆتی کردی خەریکە بوو پوچێتەوە ئەتو کورد بایکۆتیەکەی مەسەن ڕێی جەمهورت لە دەست دەچی
ڕاستی پرسی ڕێی جەمهور لە لای من زۆر گرنگە چکە ڕاستی تورکیا ئیش لەسە دەکا سووریا ئیش لەسە دەکا ئوردن وڵاتانی خەلیج سونەی عەرەب بە تێکڕایی و هەموو ئەوانەی پشتیوانی ئەوەنە حەز دەکەن ئەو ڕەمزە گەورەی کە لە بۆ کورد بەدەساتیە ئەو دەواازە دووەلی کە لە بۆ کورد بەدەساتیە کە هەر چار پارچەی کوردستان چاویان لەوەیە کە ڕێی جەمهوری عێراق کووردا ڕاستی دژمنەکانی زۆر زۆر حەز دەکەن تێکچی زۆر بەداخەوە سەرکردایەتی کورد هەست بەو مەوزوعی ناکە ئەویش لەگەت دژمنانی کورد بە نەزانی خۆی بە نەشارەزایی خۆی حولی ئەوەیدا بە ناوی بایکۆت بە ناوی کێشە لەگەر عێراق بە ناوی نەوت بە ناوی قاچاغی بە ناوی شەریکات زۆر بە ناوی تر بەڕاستی دەیەوێ ئەو وەکوبرێ ئەو دەستکەوتە گەورانەی کورد تێک بچی بەدیلەکەی چیە؟ بەدیلی ئەوەی ئێستای کە ئێمە هەیتوان ڕاستی یان حیزبی بەعسا یان حرکەیەکی قەومیەکە باوەڕی بە فیدرالی بە حقوقی کورد بەو دەستورەی بە ئەوی ناوی لێنایە محەسەسات ئەوی ناوی لێنایە تەوافقی باوەڕی بەو شتانە هەر نییە یعنی نمونەی حیزبی بەعست پێ دەڵێم کە سەرکردایەتی کورد زۆر احتیمامەکی زۆر دەدا و ئومێدێکی زۆر پێ هەتا ئێستا لە قیادەی قوتری حیزبی بەعز ئەدەبیاتی ئەوەیە کە دووبارە مەجلیسی تەشریعی و مەجلیسی تەنفیزی لۆ کوردستان بەرپا بکەن و سەرکردە کوردەکانی مە یەکیان ڕئیسی مەجلیس تەشریعی بی یەکیان ڕئیسی مەجلیس تەنفیزی بی یعنی ئەوە چ خوێندنەوەیەکی سەرکردایەتی کوردە لەبەرچی من ناوم لێنا ڕاستیەکەی کوفر بە نیعمەتە نیعمەتێکی گەورەمان لە بۆ هاتێ لە عێراق بە ئەوەی خۆشمان ها بە دەست و مستی خۆمان پەیدامان کردیا بەداخەوە ڕەوشن بیری کورد تخواچی تر ئەو قیادەی هەرمەخەرە تێنن بە ناوی ئەوەی کە کاکە بەغدا ئەمنیش دەزانم بەغدا پڕی شۆڤینیە پڕی نازان چیا بەغدا چاوی بەوەی هەرنە هەرشیچ و گومان لۆینە بەڵام ئێمە بەدەستمان هینایە بەغەڵەتی بە نەزانی لەدەست نەدەن بەدیلی ئێستای دەستوری عێراق بەدیلی ئێستای حکمی عێراق بەدیلی ئێستای هەمووی شۆڤینی زۆر زۆر خەتەرن بەڵێ کەواتە ینی بەڕێزت لەگەڵ ئەوەی بۆی باڵانسی موچەش ڕێک بێتەوە بۆ ئەوەی پرسە نیشتیمان نێتەوەی کەش دیسام گەڕمە سەر ئەو پرسیارە ئەوەیە کە ئێمە لەگەڵ بەغدا ڕێکەوین نەوەک با لێدوانی تونند و یان با بایکۆتکردن و یان با ڕەشەکردن بەڕاستی من ینی مەسەلەن مامۆستا وەکو ڕۆژنامە نووسێک ینی نازام هەڕەشە لە چێ بکەیت لایەک سونێ لایەک کووردە لایەک شیعە پێکاتەکە ئەوە ڕەنگە وەزیری دارای شیعە بێ عەرەبی شیعە بێ مەسەلەن وەزیری پلاندانان و عەرەبێکی سنێ ئەوەی تر وەزیرێکی کوردیانی نازانین دەسەڵاتێکی موحەدی ئەوەندە بەهێز و وەکۆی دەڵێن سنتەری نییە تا بێ ڕەخنەی لێ بگری بۆی من ناتوانانی لەگەڵ ئەوە هەڵبکەین سەبەب چیە هۆکار چییە؟ وڵای ئێمە 100% مخالفم نەک قسەکەیت و بەڵام ئەو تەوەجۆی لە کوردستان دەرێ عێراق زەنج ئێمە با عێراق وابی باشە عێراق ئەگە مەرکەزی بی بەڕاستی ئەو هەمووشتەمان لێ قبول ناکە بە پێی دەستور بە پێی قانون فیدرالی چەندە سنووری فیدرال ڕەنگە ئەوەندەمان لێ قبول کاکەوەی ئێستامە تێداینە فیدرالی چی ئێمە دەوڵەتین لە ناو دەوڵەت لەبەرچی ئەوەی تێک بدەین آخر یعنی لەبەرچی بەجێی دەوڵەتە چی دراوسێ بکەین بەجێی ئەولا بکەین یعنی ناو لە عێراق دەنین ئەو ئەنواع و ناوەش یعنی با کۆتایی بەو بابەتانە بینین ئاگامان لێبی چاودێری دەولیش ئێستا لێمان بێزار بووە ڕۆژێک دادێ وەچی بە ڕەحمەدوی مەلا مستفا دەبی لە وەسیقەی بەریتانی دەنووسێ دەرێن وەڵی ئێمە عێراق باش بوو لەگەرمان ئێمە دەستکەوتی زۆر گەم بەڵام زۆر بەداخەوە هەڵەمان کرد بەجێ ئەو دەوڵەت و ئەو دەوڵەتمان کرد تێکمان دائیشەکە ئەمن دووبارە داوا لە ڕەوشنبیران دەکەم بە ڕەوشنبیرانی سەر بەدەسەڵات ڕەوشنبیرانی بێلایەن پێکەوە بە یەک دەنگ بە جوانی سەرکردایەتی کورد ڕاست لە چێنی پێی بریبێکاکە ئەوە ئیژنیە ئەتو دەیکەی وەڵای ما ئەو ڕۆ قسە و پێشنیارێک هەیە لێرە ئاشکرای دەکەم چەند شخصیاتەکی گەورەی کوردستانی قسە و گفتوگۆمان کرد گوتمان بەیانێک دەرکەین بەیانێکی وەتەنی کە داوا لە سەرکردایەتی کورد بکەین بەڕاستی لەسەر ئەو ڕێڕەوەی ئێستا نەڕواچی تر بگەڕێتەوە پارێزگاری لەو دەستکەوتە گەورانەی کوردستان بکە کە بوویتە چەترێک لە بۆ پارچەکانی تری کوردستان تەماشای سووریا بکە تەنانەت لە دەستور ناوی کوردیش نییە بڕۆ ناو تورکیا دەرێک کوردیش تورکە بڕۆ لای ئێران لەو هەموو وەزعی تێدا ئەو هەموو خەتەرەی لەسرە ئەسڵەن نایە برێ ئەرێک کورد ئەتو چ دەیە باشتە چیش بدەمەت و یعنی لە عێراق ئەو وەزع هەیە لەبەرچی تێکی بدەین کاکە بەڕاستی و بە سادقانە چۆنە ئیتفاق کردیا
ئەو بودجەی بیدێ ئەو داهاتی کوردستانی بیدێ ئەتو دووقاتی وەرەگریوە ئەوە حەلی ڕاستەقینێ لەبەر ئەمێن ڕاستی پێم وایە عاقڵمەندیش لە ناو دەسەڵاتی کوردی هەیە بەڕێز کاک نێچیروان وابزانم هەروان نوێنەرانی یەکێتی لە بەغدا لە دانیشتنی ئیتار بەشدارن ئەوش نقطەی گرنگە ئەم پێم وایە لەوێ بە عاقڵانە ئەویشەنە حەل دەکەن ئەو ڕێڕە و هەڕەشە و ئەوەی کە ئەتا ئێستا لەسەری ڕۆیشتنە کۆتایی پێدێ و چی تریش ڕاز دەکەم قسە چ بکەم ئەو مەوزوع لە چەهات یعنی بەڕێز سەرۆک وەزیران چووە ئەمریکا ئیمزای لەسەر لەگەڵ شەریکانەکە نە شەریکەیە نە ئۆفیسیان هەیە یعنی عین نەفتەکەیە دووبارە ئەمە ئەو کاتی کوتمان کاکە وامەکەن یعنی حقوەیە جێ لەو میلەتەی لە عاقڵمەندی ئەو میلەتی ڕاگرن یعنی ئەوە چ سوودی هەبوو کاتی خۆی لە نەفت چ سوودمان لێ وەرگرت لە زەرەر زیاتر ئێستا لە غاز چ سوودی هەیە لەبەر هەندێک سبەی دانیشتنەکەی برایانی پارتی و یەکێتیش حقوەیە بەدەنگەچی پاراوی ڕاستە و خۆش شەرم نەکەن چیتر وەکو برێ خاتری ئەولا نەکرد لە سەحسابی وڵات بە سەرکردایەتی کورد برێن ئەوەی هەتا ئێستا کردیتت هەڵەیە وەراوە سەرڕێ وەرەوە بەڕاستی جێ لە خەڵکی ڕاگرا لەگە عێراق ڕێکەوە ئەوە چارەسەرە و ئەوەش وەتەنیە و تاریخیش ئەوەمان بە باشی لە بۆ دەنووسی باشە مامۆستاگەر بێت و کورد ینی یا هەرێمی کوردستان وەکو حکوومەت و مؤسسات دامەزراوە لەگەڵ بەغدا ڕێبکەوێ ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکات بینێ بەغدا هەر چاو سوورکردنەوەیە هەر دەست بادانێکی سیاسیانەتەوەی و شۆڤێنی لەگەڵ هەرێمی کوردستان کە خەڵکەکە هەمووی بەیەک دەنگ ئەوەی کە ڕقیشی لە دەسەڵاتە ناچێتە پاڵپشتی بە تاکید ئەم لێرە بەڵێنت دەدەمین ئێمە بزانین هەموو تێبین بەڵام ئێستامە لە پێش چاومانە هەموو خەڵکەکی وشیار لەو کوردستانی دەزانی دەسەڵاتی کوردی ئەو مجازەفانە دەکە بەڵام ئەمە سوێنێ دەسەڵاتی کوردی سەرکردایەتی کوردی بە جوانی ئەو ئیشانە ڕێکپێک لە چوارچێوەی دەستور لە چوارچێوەی هەر قانونی کوردستان لەگە عێراق وە بزانین عێراق ئەو کاتی غەدر لە ئێمەی کوردەکە هەر هەمومان پاڵپشتی و دەسەڵاتی خۆمان دەکەین بەر ئەمن دڵنیام ئەوانەی کە ڕەخنە لە دەسەدەچن لە پێشەوەی جەپا ڕادەوەستن و نایلن یەک بست بەغدا بێتە پێش و یەک بست غەدر لە کوردستان بکە ئەوە دڵنیا من لێرە وعدت پێدەم چۆن کاتی خۆی بە چەند پێشمەرگەیەک لە ناو شاخ و داخ چ بەو دەسەڵاتەی بەغدا کرا کاتی خۆی هەتا ئاخیری بۆ ڕاپەڕین و هەر حیزبی بەعەز ئەو دیوی جەبەل حەملی نیشکرا هیچ دەسەڵاتێک ناتوانی ئیشاڵە غەدر لە کوردستان بکە باشە مامۆستا کەواتە ئەوە ڕێگە ڕاستەکەی بابێ من سەر ڕۆژاوای کوردستان ئەو تۆمەتە ئەو تۆمەتنا ئەو لە دوانانەی تۆمبارک لێردەی دۆناڵد ترەمپ بۆ سووریا نێردەی ئەمریکا بۆ سووریا خوێندنەوەی بەڕێزە چیە بووی یعنی ئێمە چەند ڕۆژێکە خەڵک وێڕای ئەوەی کە جیرفانی بەتاڵە دۆخی دارایی زۆر زۆر سەختە چاوی لەسەر هەواڵێکی خۆشە لەبارەی موچە ئەو هەواڵش من زۆر لە ناو خەڵک جۆمرێ بوو دەڵێن بەقەت موچەکە ئازاری دای لەبارەی ڕۆژاوای کوردستان ترسێکی زۆر هەیە لەو بارەیەوە ئەمە بۆ ئەمانی هات ڕاستی کەزانە ئەمە لەو بەرنامەی جەنابێت کاتی خۆی قسەمان کرد کە ترامپ ئەگە بێتە سەر حکم لە بۆ وڵات و میلەتانی بێدەوڵەت زۆر خراپە ڕاستی پیاوەکی خراپە پیاوەکە ئیلتیزامی بە نیزام نییە وەکو برێی هیتلەرێکە بەڵام ئێمە کورد ناتوانین یعنی وە لە تەلەڤیزیۆنەکەی جەنابێت ئەوەی دەرین تۆم باراک ڕاستی تەواو تەمسیلی ئەمریکا ناکە بەڵام تەمسیلی ڕێبازی ترامپ دەکە وازح بێ ئەو قسە با زۆر نەترسین لەو قسەی بەڵام بای ئەوەندەش بترسین کە ئەوە خەتی ترامپە یعنی لەبەر هەندێ ئەمن دووبارەی دەکەمەوە ئەزمموی کوردستانمان ئەوزمونێکی جوان نەبوو وای کرد ئەمریکا هەڵوێستی تاڕاتەیەک لەسەر تەواوی بزوتنەوەی ڕزگاری خواز بگۆڕی لە ئێستاش مەجال هەیە ئەمە لێرە خۆمان جوان کەین ئەو مەترسیانە لادەین لەسەر ئەوەی بەڵام شتەک هەیە قسەکەیە تۆم باراک ئەسڵ لبنانیا خەت شەرق لە ئەوسەتا کەوتۆتە ژێر کاریگەری نفوزی تورکیا و سووریا و ئەو محوەڕەی بەڵام ئەمە ئاگامان لەلایەکی تربی ئەو پرۆژەی کە لە تورکیا ئێستاوا بەرپا دەکرێ پێی دەگوترێ گۆڕینی ڕووی شەرق لە ئەوسەد ڕاستی ئەوە لەوی وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد تێیدا مستەقبلێکی زۆرە بەو شەرتەی ساحێبی باشی هەبی ئەمە من لێرەدا قسەکێ دیکەم بەڵێ بزوتنەوەی ڕزگاری خواز لە پرۆژەکە سەلامەتە بەڵام کێشە ئەوەیە بابرین پارتی یەکێتی پەکەکە کە سێ تەیاری ئەساسی حرەکەی کوردین لە معادلەکە دانیە یعنی حرەکەی کوردی لە معادلەکەیە بەڵام ئەو سێ حیزبە کە ڕوحی حرەکەی تێدانە
یعنی معنای چیاوە معنای ئەوەیە ئەو سێلایە هەر سێلا پێویستی بەوەی هەیە خۆیان بگۆڕن بکەونە ئاستی ئەوەی کە چۆن بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی سەلامەتە و لە چوارچەوەی پرۆژە و لە معادلەکەدایە ئەوەنج بکەونە ناو معادلەکە یعنی ئیشا زۆر زەحمەنیە ڕەنگە لەو دەمەی بە چەند دقەچی شەرحی ئەوەی ناکرێت چۆن وە ئەو هەنگاوە دەکرێت بەڵام بە کۆی گشتی ئەمە لە هەردوو لە هاتەچی زۆر گەورە وەکو برێی کۆمەڵە کارتی بە قووە دوا لە پێشمان دێ کۆمەڵک نەهات و کارتی خراپیشمان لە پێشە سەرکردایەتی کورد مع الأسف زۆربەی جار ڕێ نەهاتەکان دەگری لە ئێستاش لەبەردەستمان مایە وەکو پرسیاری پێشوت کە گوتت ئەگەر چی دەکەن ئێستاش سەرکردایەتی کوردی هەر چار پارچەی کوردان بە تایبەتی باشوور ئەمە ڕێیس جەمهورمان هەیە دووبارەی دەکەم مەجال هەیە ئەمە ڕێ ڕاستەکە ڕێهاتەکە کارتە بە قووەتەکەن هەر بچێرین ئەو ئازارەی میلەت ئەو خەمەی میلەت کە لەو لێدوانانای خواردیان دەتوانین بە ئاسانی تەجاوزی بکەین بەڵێ زۆر دیسان لەسەر دۆخێرەمی کوردستان بەڕێز مامۆستا مەسعود باز لەوە کرێ بە ینی مەسەلەن ئاویان لەسەر بگرینەوە یان کارتی ڕفراندۆم بەکاربێنین یان مەسەلەن بە تەواوەتی سنووری خۆمان جیاکەینەوە پێت وایە ئەگەر شتێکی لەوە وها بکەین ئیقلیمیان و نێو دەوڵەتیان هەرێمی و نێو دەوڵەتی هیچ پاڵ پشتێکمان هەبێ هیچ کەسێک پەرداخێک ئاومان بداتێ وڵی قسەکە ناخۆشە قسەچی دەکەم یعنی ئەگاوە لە بۆ نوکتە و جارجار خەڵک بڕێک دڵخۆش بی و پێ بکەنی بەو قسانە دەنا یعنی ئاوگرتنەوەی چی کاکە کورە هەیە باسی شتی گەلک عجیب دەکا ئەی ڕیفراندۆمی چی یعنی ئەوە چەند گوناحە ئەو قسانە یعنی ئەمن تعجبم دێ خەڵکێک دەیکا یعنی حەقەیە هەندە عاقل ممکن پێیان برێ کاکە ئەوە بڕۆ بزانە لە مرکزە دیراساتەکان لە تینکتانکان یعنی ئەو تەسریحاتانت بدە بەر مرکزەکی بیدێ برێ ئەرێوە لە سەتی چەندی دەینی دڵنیام لە سەتا 6 نمرەی ناینی هەر گوناحیشە یعنی ئەوە زۆر خراپە ئەو مەوزوعانە کەینە ئەوەی وەڵا حەقەیە سەرکردایەتی کوردیان مدعی عام جاروەیە ئەو قسەی دەکەم مدعی عامی لە کوردستان نازانم هەیەنیان حەقەیە ئەو لێدوانانە ڕاگری کە هیچ سوودەچی نییە ڕاستەکەی هەر معنای نییە ئێتو ئاوی لەسەر چێ دەگریەوە چ تەسیرە ئەتو کارتت نییە لەو دەمەی ڕاستی ئەتو لە کاتێک بە خۆت ئەزمەبی لە بۆ کوردستان کاکە ئەو ئەزمەی ڕاتب خۆ 12 ساڵ هەیە لەوەتی یعنی ئەو تازە نییە لەگە عێراق ئەدی چێ باشە ئەوەی گوتی لە بۆ تەردەگرم موچەکان مستەلحات شیان دانا پاشەکەوت خۆ عێراق پاشەکەوتی نەکرێەوە معنای چی بخۆ نەو تیش دەڕۆی کاکە ئەو ئیدارەی هەرێمە ڕاستی بەو دەسەڵاتی ئێستا ناکری ئەگەر ڕاستی دەوێ حەقوەیە ئەو وەزارە و مەجلیس وزەرا ئانە هەموو بگۆڕێن بە تەکنۆکرات کاکە وڵی سەرکردایەتی کوردیش حەقی گۆڕی نییە بەڵام کە ناگۆڕدرێ عەلەقەل بەجێ ئەو خەڵکەی بکەن دەنا بەڕاستی ئەو 32 ساڵەی هەموو لە هەموو مەلەفەکان شکستتینا لە هەمووی لە یەک و دنیا حق وایە لە ڕاهی خوای لە ڕاهی ئەو وەتەنەی لە ڕاهی مستەقبەلی کوردستان حقەیە بڕێک دوورکەونەوە الحەمدلله ماڵ و سامانەکی یەکجار زۆر داهاتەکی زۆر ئەوە هەموو با لە بۆ خۆیان بی لێ بگەڕێن خەڵکەکی عاقڵ ئەو ئیشانەی هەموو خراپیان کردیا چاک بکرێتەوە ڕاستی ئەسڵەن سەرکردایەتی کورد خوێندنەوەشی حەزەکەم ئەو قسە زۆر جوانجی لەبێ خوێندنەوەی لە بۆ ڕووداوەکانی جیان خوێندنەوەی لە بۆ ڕووداوەکانی شەرقل ئەوسەد دقیق نییە هەر لەسا ئەوەش بڕیار دەدا جاروێ هەڵدەچن جاروەیە هەڕەشە دەکەن دوایە بەتاڵ هیچ ئەو ئاوگرتنەوە و ئەو هەڕەشانە ئەو کارتانەش هەر لەسا ئەساسی خوێندنەوەی هەڵەیە لە بۆ ئەحداسەکان ئەو جۆرە قسانە دەکەن هەمیشە دەبێ ئێمە گەشتبین بین بەڵام مامۆستا بەڕێزت لەسەر ئەساسی ئەو زانیاریانە هەتە گەشتبینی کە مەسەلەی پرسیم و چەلوێک دوو ڕۆژەی ئینشاڵڵا چارەسەر بێ مامۆستا گوێت لە دەنجی منە مامۆستا مەسعود گوێت لە دەنجی منە دەنگم مامۆستا دەنگم دەگاتە لای جەنابەت جێم لێ نییە هیچ جێم نییە مامۆستا باڵێ پێم خۆش بۆ پرسیارە لە مامۆستا پرسم ئینشاڵڵا هەواڵی خۆش هەیە لەبارەی موچە مامۆستا پیاوێکی بە پڕزانیاریە و زانیاری لە هەموو ئاستەکان دەست دەکەی مامۆستا گوێت لە دەنجی منە
بەڵێ هەر کاتی بەرنامەکەشمان کۆتایی هات بەڵێ زۆر سپاسی مامۆستا مەسعود عەبدولخالقەکەم حەزم لێ بوو ینی پێم خۆش بوو خواحافیزی لێ بکەم مامۆستا ئەزیەتی کێشا و بەشداری بەرنامەکەمان بوو من لە کۆتایی بەرنامامەوێ ئەوە دووپات بکەمەوە کە لەسەر سێ هێڵ بابەتەکە لە هەوڵدا بۆ چارەسەرکردن یەکەم لەسەر بابەتی سیاسی لە ئاستی باڵایەتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان سبەینی کۆ دەبنەوە و ئەمڕۆ ئەو ساتانە وەزیرە کوردەکان و 4 سەرۆک فراکسیۆن جگە لەنەوەی نوێ لە کۆبوونەوەدان و لەسەر ئاستی دادگای فیدراڵیش لە جموزۆڵدا بۆی جەختکردنەوەی کۆکۆی لە بەشی بەرنامەکەمان باسمان کرد کەواتە لەسەر ئەو سێ هێڵە هەوڵەکان بەردەوامن هەم لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیرانی عراق و لەسەر ئاستی دادگای فیدراڵی و لە هەمووی گرنگتر لەسەر هەندێک پەیوەندی تەلەفۆنی و بەردەوامی ژێربەژێری سیاسی لە نێوان سەرکردە سیاسیەکان بە هیوای ئەوەی کە چارەسەر بکرێ دووبارە زۆر سپاس بۆ مامۆستا مەسعود عەبدولخالق بەڕێزیان هەم نووسەر و هەم چاودێری سیاسی زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزیان بە هیوای ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد بەشێک لەو دیان ئەو تۆسیاتانە پێداچوونەوەی بکە هەم لە بەرخاکی کوردستان لە بەخوێنی شەهیدان و لەبەر ئەو قوربانیانەی بۆ ئەو خاک و ئەو قوارەیە دراوە ئێمەش لەگەڵ هاوکارانم گەشتنی کۆتایی پانۆڕامای ئەم شەو تا بەرنامەی داهاتوو مەلایەکتان بەخوای گەورە ئەسپێری خواتان